لە ئێستادا هاوشێوەی ساڵانی رابردوو کۆچکردنی گەنجان دەستی پێکردوتەوە و کۆچی بە لێشاوی گەنجان بووە بە بابەتی گەرم. بەگشتی کۆچکردن دیاردەیەکی یاساییە و هاوڵاتیان لە سەرانسەری جیهاندا کۆچ دەکەن، بەڵام کۆچکردنی گەنجانی هەرێم بەو ڕێژە بەرچاوە و نەبوونی هیچ ئاسۆیەک لە دوای بەجێهێشتنی نیشتیمان جێگەی سەرنجە، چونکە گەنجان پێیان وایە دۆخی ئێستای هەرێمی کوردستان بۆ ژیان سەختە و لە وڵاتانی تردا دەتوانن ئاسوودەتر بژین، بەڵام ناشزانرێ لە دوای جێهێشتنی نیشتیمانەوە چارەنووسی گەنجان بەچی و بەکوێ دەگات. وەڵا ئەگە موچە وەک زارانی لێبێتەوە و یعنی شتەکانی بۆ خەڵک دابین بکرێ، جا ئاو کارەبایە و موچەیە و ئەو شتانە دابین بکرێ، خەڵک ناڕوە. بەس ئێستا و خەڵکەگە دەڕوا هیچ ئومێدەشینە، نە مەعاشەیە، نە بازارەکەیە، دڵی بە هیچ خۆش نییە. یعنی کۆتایی بۆ گەیشتومە کە ئەو وڵاتە بەجێ بێڵم بۆ خۆشم نابەتەنیا ماڵ و منداڵیشم بەڵکو ئەنی ئەو ڕێگا خەتەرم هەڵبژاردۆکە بە ئاوی ئیجەیان ئاوی کوێ ئەو وڵاتانەکە خەڵکی بۆ خۆ هەمووتان ئاگادارن کە خەڵکی تێدا خنکاوە خەڵک دەوێدا بزر بووە، ینی لەو ئەوەیدا بێسەر و شوێن بۆ بەڕاستی منیش وەکو خۆمە و ڕێگام هەڵبژاردو لەبەرەوەی وەزعەکان وا لێ کردووە ئەو خەڵکە هیچ مەجالێکی نەماوە. ینی کۆچکردنی گەنجان لە هەرێمی کوردستان پەیوەست بە تەنها ناوچەیەکی دیاریکرا و لە ئێستادا لە زۆرینی شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان گەنجان کۆچ دەکەن و دەڤەری ڕاپەڕینیش بەدەرنیە لە دیاردەی کۆچکردنی گەنجان و بە پەیامارەکانی کۆمەڵەی پەنابەرە گەڕاوەکانی ئەوروپاش تەنها لە 6 مانگی ئەم ساڵدا 600 گەنج لە دەڤەری ڕاپەڕین ڕێگای هات و نەهاتی هەندەرانیان گرتۆتە بەر. ئێستا دۆخێکی زۆر هەستیارە، ئەو کۆچەش جیاوازە لەگەڵ کۆچی ساڵانی رابردوو. ئێمە وەکو کۆمەڵی پەنابەرگەڕاوەکانی ئەوروپاوەندە ئەزمموی کارمان لەسەر بواری پەنابەر و لەسەر مەسەلەی کۆچەیە. ئەو کۆچی ئەم جاریان بە مەترسی دەبینین بەڕاستی، لەبەرەوەی لە ماوەی کەمی 2 مانگدا زیاتر لە 2500 هاوڵاتی هەرێمی کوردستان سەفەری کردو بۆ دەرەوەی وڵات. ئەگەر وەکو عینە ڕانی وەرگرین تا ئێستا لەسەر 600 کەسەوە کۆچی کردووە. دەستپێکی شەڕی داعشەوە لە 2015 جارێککە کۆچێکەکەی نایاسایی دەستی پێکردەوە بۆ دەرەوەی وڵات، ئەمە ئەوە 2017ەیە دیسان کۆچێکەکەی نایاسایی دەستی پێکردوێتەوە و خەڵک بێ ئەمەلبوونێکی زۆری پێوە دیارە، هەوڵ دەدا ساڵ بە ساڵ بڵێ کێشەکان بەرەو کۆتایی دەڕۆن، بەڵام 2017 کێشەکان هەر بەرەو زیادبوون دەڕۆن و ناتەبایەکی لایەنە سیاسەکان وای لە خەڵک کردو بێ ئەمەلبوونێکی زۆری پێوە دیار بێ و بەردەوام خەڵک ئێستا دەستی کردوتەوە بە کۆچکردن و ئێمە بەپێی ئەو مەعلوماتانەی کە هەمانە زۆر خەڵک خان و سیارە و ئەوەی کە پێداویستی بتوانێت بیکاتەوە پارە بڕوە دەیەوێت کوردستان جێبەڵە بەڕاستی. کۆچکردنی گەنجان بەرە وڵاتانی ئەوروپا لە ڕابردوو چەندین چیرۆکی تراژیدی بە دوای خۆی داهێناوە و چیرۆکی لێکدابڕانی چەند خێزانێکیش لە شاری ڕانیا کە تەنها ساڵێک بەر لە ئێستا کۆچیان کرد و زۆرینەی ئەندامانی خێزانەکانیان تا ئەم ساتە چارەنووسیان بەنادیاری ماوەتەوە، تا ئێستا شوێنەی مەرگەساتەکانیان لە ناو دانیشتوانی دەڤەری ڕاپەڕیندا زیندووە و لەگەڵ هەموو ئەو چیرۆکانەشی کە دنیایەک مەرگەساتیان جێهێشتووە لە ئێستادا بەڕێژەیەکی زۆر گەنجان بەرەو هەندەران نیشتیمان جێدەهێڵن و بەرەو قەدەرێک هەنگاو دەنێن کە هەر لە سەرەتاوە هیچ ئاسۆیەکی ڕوونی نییە. هونەر ڕەسوول گەلی کوردستان، دەڤەری ڕاپەڕین.